هەواڵی ساز کرد با پێکەوە کۆنفرانسە هەواڵیە ببینین. Vale fermo. Tamam. Tekiş. سەردانی ئەمڕۆی ئێمە بۆ ئێرە بۆ پیرۆزبایی جەنابی شێخ بووە کاک ئەتەم کە ئەم پۆستەی وەرگرتووە لە ناو حزب ئەمڕۆ وەکو مەسئولی سەرکردایەتی پارتی لە سنووری دەڤەری سلێمانی ئێمە هاتوبووین بۆ پیرۆزبایی جەنابی شێخ و تەکید لەسەر پشتگیری و پاڵپشتی جەنابیان و پیرۆزباییکردنی جەنابیان بۆ ئەو ئەرکەی کە لەلایەن پارتیەوە پێیسپێرکراوە هەر ئەوەندە بووە سەردانی ئێمە. مەبەستیە بەتەحتی خۆی مەسەلەی موچە و وەزعی دارایی پێشتریش گوتومانە ئەو بابەتە تەنها پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە. حقیقت وەزعی دارایی لە منطقەکە لە عێراق بەشێ لە بەشتی لە منطقەکە بەهۆی دابەزینی نەوتەوە قەیرانێکی گەورەی دارایی لە هەموو منطقەکە دروست بووە. بە تەکید هەموو هەوڵی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین ڕێکاری دروست بگرینە بەر بۆ دەربازبوونمان لەو قەیرانەی کە تێیکەوتوین. هەتا ئێستا طبعاً بە سوپاسەوە بۆ خۆڕاگیری موچەخۆرانی هەرێمی کوردستان بە هەر هەمویانەوە ئێمە توانیمانە مانگی 1 2 3 4 پاشکەوتەی کە کراوە تێپەڕێنین هەتا ئێستا. ئێمە بەو هیوایەشین کە بەو ڕێکارانەی کە گرتومانەتە بە هیوای ئەوەی لە ئایندەیەکی نزیک بتوانین لەو قەیرانە. بەڵێ بەڕێزان ئەوەی بینیتان کۆنفرانسی هەواڵی نێچیروان بارزانی